گەلی کۆنی خودا و کڵێسا. بۆ شیکردنەوەی پێشبینیەکان بە شێوەیەکی گونجاو سەبارەت بە کۆتایی دنیا دەبێت جیاوازی بکەین نێوان گوتەکان دەربارەی گەلی کۆن و گوتەکان دەربارەی کلیسای عیسای مەسیح. لێرەدا مەتا بەردەوام دەبێت لە نووسینەکەی دەستپێک لە بەشی 24. عیسا خەریک بوو پەرستگاکە بەجێ بهێڵێت لە ئۆرشەلیم. ئەو لە پەرستگا بوو، پێم وایە ئەوەی عیسا فێری دەکرد یارمەتیمان دەدات بۆ ئەوەی زۆر بەباشی جیاوازی بکەین نێوان پلانی خودا بۆ ئایندەی گەلی کۆن و پلانی ئێستای خودا بۆ کڵێسای، تەنانەت پلانی خودا بۆ ئایندەی کڵێسا. وەکو پێشتر گوتم کە مەتا ئەنجیلەکەی ئاراستەی گەلی جوولەکە دەکات و گەلی جوولەکەکان دەدوێت. وەکو پێشتر گوتم کە مەتا ئەنجیلەکەی ئاراستەی گەلی جوولەکە دەکات و لەگەڵ جوولەکەکان دەدوێت. لێرەدا عیسا پێشبینی دەکات لە نێو پەرستگا. لە ئاەتەکانی 1 و 2 لە ئەنجیلی مەتا بەشی 24 دەڵێت: عیسا لە پەرستگا هاتە دەرەوە، هێشتا لە ڕێگا بوو کاتێک قوتابیەکانی لێی هاتنە پێشەوە تاکو و سەرنجی بۆ تەلارەکانی پەرستگا ڕابکێشن. لە ئەنجیلێکی دیکە دەڵێ کە پێیان گوت ئەم پەرستگایە چەند مەزنا کە هیرۆدس بنیادی ناوە. هیرۆدس دووبارە پەرستگاکەی بنیاد نابوو لەسەر ئەو سەرهەندریمە گەورەیە کە پێی دەڵێن چیای پەرستگا. جا ئەوان باسی پەرستگاکەیان دەکرد و دەیانگوت بڕوانە عیسا تەمەشای ئەم بینا مەزنە بکە. وەڵامەکەی عیسایان پێسەیر بوو. عیسا پێی فەرموون: هەموو ئەمانە دەبینن؟ چی دەبینن؟ ئەوەی دەیبینن بینایەکی نوێکراوە پەرستگای هیرۆدسە کە بینایەکەی مەزن و ناوازە و زۆر جوان بوو. بەردەکان و هەموو کاردەستەکان کە دەیانبینی لە حەوشەی دەرەوە و حەوشەی نەتەوەکان لە نێو پەرستگاکە کە لە دوورەوە دیار و بەرچاو بوو چونکە لەسەر گردێک بنیاد نابوو. جا عیسا وەڵامی دایەوە و فەرمووی: ڕاستیتان پێ دەڵێم لێرەدا بەردێ بەسەر بەردێەوە نامینێت و هەموو دەڕوخێت. ئەوە شۆکە. وەڵامەکەی شۆک بووبۆیان. باسی چی دەکات؟ ئێمە دەزانین بەپێی ئینجیلی مەرقۆس پەترۆس و یاقوب و یۆحەنا و ئەندراوسی برای پەترۆس بەتەنێ لەگەڵ عیسا بوون. دوو پرسیارێکیان کرد کە ئەمانەن: پێمان بفەرموو کەی ئەمە ڕوودەدات؟ دەتوانین خەیاڵی توندی ئەو گفتوگۆیە بکەن کە ئەم شتانە ڕوودەدەن. پرسیاری دووەم: هەروەها نیشانەی هاتنەوەت و کۆتایی زەمان چییە؟ ناوەڕۆکی پرسیارەکە ئەمەیە: دەزانی کەی ڕوودەدەن؟ ئەی ئێمە چۆن بزانین؟ عیسا ڕێک وەڵامی نەدانەوە، بەڵام دەزانین کە لە ساڵی 7 زانینی ئەوە ڕوویدا، کاتێک تیتۆس جەنەڕالی ڕۆمانی و سوپای ڕۆما هاتن و نەک هەر پەرستگاکە و هەموو بەردەکانی بەڵکو و تەواوی ئۆرشەلیمیان وێران کرد. کەواتە عیسا پێشبینی شتێکی کرد کە دوای نزیکەی 35 ساڵی دیکە ڕوودەدات. ئەو ڕێک وەڵامی پرسیارەکانی نەداوە. پرسیاری دووەمیش کە پەیوەندی بە نیشانەکانی ئەو وێرانکاریە چین، ئەماش هەندێک لە نیشانەکانی کۆتایی زەمانەیە کە عیسا لە ئایەتی 4 تا 8 لە بەشی 24 باسییان دەکات. پێغەمبەرە درۆزنەکان و جەنگ و هەواڵی جەنگ و برسێتی و بوومەلەرزە و چەوساندنەوەی باوەڕداران. بێگومان گوتارێکی گرنگی هەیە کە باس لە ئایندە دەکات کە ئینجیلی شانشینی لە هەموو دونیادا جارە دەدرێت. لێرەدا ئەو نیشانەمان هەیە کە عیسا فەرمووی وا ڕوودەدەن. دواتر هەندێک لە شتە مەترسناکەکانی شی کردەوە کە دوای ئەو نیشانانەوە دێن. دەفەرمووێ:
دەست بەجێ دوای تنگانەی ئەو ڕۆژانە خۆر تاریک دەبێت مانگ ڕۆناکیەکەی نادات ئەستێرەکان لە ئاسمان دەکەون تەنی ئاسمانی دەهەژێنن. ئەگەر وەسفێکی وردت دەوێ دەتوانێت سیپارەی بینین بخوێنیتەوە و شیکردنەوەیەکی ورد دەبینیت بۆ ئەو نیشانانە. لەو کاتە نیشانەی کوڕی مرۆڤ لە ئاسماندا دەردەکەوێت. ئەوسا هەموو نەتەوەکانی زەوی شیوەن دەگێڕن کاتێک کوڕی مرۆڤ دەبینن بەسەر هەوری ئاسمانەوە بەهێز و شکۆییەکی مەزنەوە دێت. دیارە ئەو شتانە دەبێ ڕوو بدەن، نەک لە یەک کاتدا بەڵام یەک لە دوای یەک. لە کۆتاییدا عیسا دێت و هەموو خەڵک دەڕۆن دەیبینن. زەحمەتە خەیاڵی ئەوە بکەین، بەڵام خاڵەکە ئەوە نییە. فریشتەکانی بە کەڕەناییەکی دەنگبەرزەوە دەنێرێت لە ئاراستەی هەر چوار بایەکە، لەم سەری ئاسمانەوە هەتا ئەو سەری. هەڵبژێردراوانی خودا کۆ دەکەنەوە. پێم وایە لێرەدا پێویستە باش تێبگەین کە عیسا باس لە شێوەی نادیاری شانشین ناکات کە کلیسای عیسای مەسیحە، کە پۆلیسی نێردراو بۆ کۆڕسۆسیەکانی نووسی وەسفی شتێکی جیا دەکات لەوەی عیسا وەسفی کرد. پێی دەڵێن ڕەفاندن. ئەم وشەیە لە کتێبی پیرۆز بەکار نەهێنراوە. پۆلس ئەمەی بۆ کۆڕسۆسیەکانی نووسی. ئەوە تا نهێنیەکەتان پێ دەڵێم. هێشتاش شتەکە نهێنیە، بەڵام هەندێک بیرۆکەمان دەداتێ. هەمومان ناخەوین دەربڕینێکی جوانکراوە بۆ مردن، بەڵکو هەمومان دەگۆڕدرین. لە ساتێکدا باس لە هەموو ئەوانە دەکات کە مردوون و ئەوانەش کە نەمردوون. لە چاوتڕۆکانێک عیسا باس لەو نیشانانە دەکات کە دەبنە هۆکاری ئەم ڕووداوە دواتر ڕوودەدات. لە ساتێکدا لە چاوتڕۆکانێک کاتێک دوا کەڕەنا لێ دەدرێت، ئەم کەڕەنایە ئەوە نییە کە عیسا باسی کرد، لەبەر ئەوەی کەڕەنا دەنگ دەداتەوە، مردووانیش بێ فەوتان هەڵدەستێنرێنەوە. ئەوانەی لە مەسیحدا مردن بۆگەنی نابن. ئێمەش دەگۆڕدرین، هەمومان مردووان و زیندووان دەگۆڕدرین، چونکە هەر دەبێ ئەو سروشتە فەوتاوە نەفەوتاوی بپۆشێت و سروشتی مردوو نەمری بپۆشێت. پۆلس باسی هەمان بابەت دەکات، بەڵام بە شێوازێکی جیاواز. کاتێک بۆ خەڵکی سالۆنیکی نووسی کە خۆشەویستیتان مردن، ئەو شی دەکاتەوە کە چی ڕوویدا و چی ڕوودەدات کاتێک باوەڕداران لەم زەویەدا دەڕفێنرێن. پۆلس لە یەکەم نامەی بۆ سالۆنیکی بەشی 4 ئایەتی 16 تا 18 نووسی: چونکە مەسیحی خاوەن شکۆ خۆی بە دەنگی بەرز فەرمان دەدات، بە دەنگی سەرۆکی فریشتەکان و بە کەڕەنای خودا لە ئاسمانەوە دێتە خوارەوە و یەکەم جار ئەو مردووانە هەڵدەستنەوە کە لەگەڵ مەسیحدا بوونەتە یەک. ئەوانەی لە عیسای مەسیحدا مردن دوور دەبن لە جەستە، واتە لە خودا نزیک دەبنەوە. بەڵام کاتێک عیسا دێتە ئەوە جەستەیەکی نوێ وەردەگرن، تەنانەت ئەگەر زیندووش بن. ئینجا ئێمە زیندوو کە ماوین هەمومان لەگەڵیان لە هەوردا دەڕفێنرین بۆ پێشوازی مەسیحی خاوەن شکۆ لە ئاسماندا. ئیتر هەمیشە لەگەڵ ئەو دەبین. دواتر بەم وشە مەزنانە کۆتایی پێدەهێنێت. بۆیە بەم قسانە یەکتری هان بدەن. ئەمەش بەهۆی ئەم هیوایەیە کە بە عیسای مەسیح هەمانە. لێرەدا دۆخێکی جیاوازمان هەیە سەبارەت بەوەی عیسای مەسیح وەسفی کرد و ئەوەی پۆلس وەسفی کرد، بەڵام هەردووکیان پەیوەستن بە دووەم هاتنەوەی عیسا.
گردبوونەوەی باوەڕداران یەکەم ڕووداوە، دواتر هاتن بۆ زەوی لەگەڵ باوەڕداران بۆ سزادان دووەم ڕووداوە. یەکەمیان هیوایە و دووەمیان سزادانە، چونکە عیسا سزای زەوی دەدات و شانشینەکەی خۆی دادەمەزرێنێت. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. ئەگەرچی پێشبینیەکانی عیسا لە مەتا 24 بەگشتی ئاماژە بە ماوەی چەوساننەوە و تنگانەی ئایندەی دوور دەکات، ئەو هۆشداریانە چین بۆ ئێمە و جوولەکە و نەتەوەکان. ئێمە ئەندامانی ڕاستەقینە لە شانشینە ڕۆحیەکەی بە باوەڕ بە عیسای مەسیح. ئەم نیشانانە هەر لە سەدەی یەکەمەوە و تا ئێستاش هەن. پێغەمبەرانی درۆزن هەبوون، جەنگ و هەواڵی جەنگ، برسیەتی و بوومەلەرزە هەبوون. لە سەدەی یەکەم شارانێک بە تەواوی وێران کران. بوومەلەرزە هەر لە ئەزەلەوە هەبوو. چەندین شار تەختی زەوی بوون بەهۆی بوومەلەرزە. ئەو شتانە ڕوویاندا. ئەوە واتە دەبێ هۆشیار بین لە شیکردنەوەی ئەوەی دەبینین کە ئایا ئەو نیشانەیە کە عیسا باسییان کردبوو. با دووبارە بنەماکە بخوێنینەوە بۆ شیکردنەوە پێشبینیەکان بە شێوەیەکی گونجاو سەبارەت بە کۆتایی دنیا. دەبێت جیاوازی بکەین نێوان گوتەکان دەربارەی گەڵی کۆن و گوتەکان دەربارەی کلێسای عیسای مەسیح.